تەنها ئەمڕۆ بەهۆی ڕووداوی جیاوازەوە 5 کەس گیانیان لەدەستدا و 10 کەسیش بریندار بوون. جادەی کۆڕنیشەکەی هەولێریش تەنها 50 مەتری لێ کۆنکرێت کراوە. سڵاوتان لەبێت. ئەمڕۆ ڕۆژێکی نەهات بوو بۆ هەندێک خێزان کە لە شوێنی جیاوازەوە و ڕووداوی ناخۆشیان ڕوبەڕوو بوویەوە و بەهۆیەوە 5 کەس گیانیان لەدەستدا و 10 کەسیش بریندار بوون. ئەو گەنجە ئێزیدی ماوەی 2 ڕۆژ بوو لە شنگالون بوو لە ئاوی ڕووباری خاپوور لە ئیدارەی زاخۆ بە خنکاوی دۆزرایەوە. هەر لە زاخۆ 2 گەنجی دیکە بەهۆی تەقینەوەی ئۆتۆمبیلەکانیان کەوتیان بە سیستەمی غاز ئیشی کردووە گیانیان لەدەستداوە. لە قەزای شرگاتیش گەنجێکی دیکە دوای 2 ڕۆژ لە وندبوونی لە ئاوی ڕووباری دیجلا بە خنکاوی دۆزرایەوە و لە نزیک گوندی میرەدەی سەر بە ناحیەی زەڕایانیش بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ 5 ئەندامی یەک خێزان بریندار بوون. هەر لە ڕووداوێکی هاتوچۆدا لە ناحیەی تەکیە 5 کەسی دیکە بریندار بوون. هەموو ئەوانی سەرەوە ڕووداوی ناخۆش بوون، بەڵام لەوانە ناخۆشتر ئەو هاوڵاتی خەڵکی سلێمانی بوو کە بۆ کێڵانی زەوێ کوشت و کاڵەکەی گەڕابوویە گوندی ناڵەشکێنەی ناوچەی داودا لە قەزای خورمات و تراکتۆرەکەی وەردەگەڕێت و لەوێ گیان لەدەست دەدات. ئەو کەندوچاڵەی کە لە ساڵی هەشتاکان حکومەتی بەعەز بۆ ڕێگریکردن لە هاتنەوەی پێشمەرگە بە ئۆتۆمبیل بۆ ناوشاری هەولێر لێیدا بوو تاوەکو ئێستاش ئاساوارەکەی ماوە. حکومەتی خۆجەی هەولێر ناوی لەو کەندەناوە کۆڕنیش کە لە پشتی ماجدی مۆڵەوە دەست پێ دەکات و هەزارەها مەتر دەڕوات تا دەگاتە ڕێگای کەرکووک. پلانێکی حکومەت ئەوەیە کە کۆڕنیشەکە کۆنکرێت بکات، هەم بۆ ئەوەی هاوینان بۆ نەپیسەکەی نەمێنێت و بە زستانیش ئاوی لێ کۆ نەبێتەوە. بەڵام بەپێی بەدادەچوونەکانی 1964 تاوەکو ئێستا 50 مەتری لێ کۆنکرێت کراوە. مەسعود کاڕاش جێگری پارێزگاری هەولێر بە 1964 وت بەهۆی قەیراین دارایەوە کارەکانیان وەسێنراوە. ئەوەش ڕوونە کە بەغداد بودجە بۆ پرۆژەکان نانێرێت، هەر کاتێک پارە هەبوو دەست دەکەین بە کۆنکرێتکردنی. لە هەرێمی کوردستان دەست بە جێبەجێکردنی ئامادەکاریەکان کراوە بۆ دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن، هەم بۆ ئەوەی مامۆستایان بزانن لە چ ڕۆژێک دەست بە دەست بەکاربوونەوەیان دەکەن و هەمیش ناو قوتابخانەکان پاک و تەمیز دەکرێنەوە بۆ ئەوەی ساڵێکی نوێی تەندروست بۆ قوتابیەکان بەڕێوە بچێت. وەزارەتی پەروەردەی هەرێم بە واژووی ئالان حەمە سەعید وەزیری پەروەردە ڕۆژی دەست بەکاربوونی مامۆستایانی لە ناوەندەکانی خوێندنی حکومەت لە هەرێمی کوردستان دیاری کرد کە پێویستە لە ڕۆژی دووشەممەی داهاتوو دەست بەکاربوونیان ئەنجام بدەن. پەروەردەی هەولێریش هەرچی قوتابخانەی سنوورەکەی هەیە ئاگاداری کردوتەوە کە لە ئێستاوە قۆڵ و پاسکیان هەڵبماڵن و دەست بە خاوێنکردنەوەی قوتابخانەکان بکەن. کاریگەری ڕووداوەکەی سلێمانی و لارەزار هێشتا ماوە. لە ماڵی حکمەت هیندی هونەرمەند و لە گردی سەرچناری سلێمانی پەیامنێری 1964 تابلۆیەکی دۆزیوەتەوە کە ماوەیەک پێش ڕووداوەکەی لارەزار نزیک بە 1 دەفتەر دۆلاریان پێداوە، بەڵام ئەو دەستبەرداری نەبووە و نەیفرۆشتووە کەچی بەهۆی ئەو ڕووداوە و ورد و خاش بووە. خەڵک زیاتر حکمەت هیندی وەک نواندنکارێکی شانۆ و دراما دەناسن، بەڵام لە ڕاستیدا ڕووداوەکەی لارەزار پەردەی لەسەر دەزڕەنگینی ئەو بۆ نەخشاندن لادا. تیمەکانی قەرەبوو گەیشتون بە ماڵی ئەو هونەرمەندا، سەرقاڵی نۆژەنکردنەوە و هەڵچنینەوەی دیوارە ڕووخاوەکانن. بە تایبەتی نهۆمی سێمی ئەو باڵەخانەی حکمەت هیندی کاری نیگارکێشانی لێکردووە. زیانی زۆری بەرکەوتۆ و دیوارەکەی بە قەبارێکی گەورە کون بووە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە هاتوچۆی هەولێر ئەمڕۆ ڤیدیۆیەکی بڵاو کردەوە تێیدا ئاگاداری ئۆتۆمبیلان ناکاتەوە کە ژمارەکانیان بە نووسین داپۆشیوە. لە ڤیدیۆکەدا دیارەکە دەست بەسەر چەند ئۆتۆمبیلێک داگیراوە کە بەهۆی نووسینەوە ژماری ئۆتۆمبیلەکانیان داپۆشیەوە و ئاگاداریان دەکاتەوە کە ئەم شتە بە هەموو شێوەیەک دژی یاسایە و باز لەوە دەکات کە لە ئێستاە جۆرە سزاکەیان دیاری نەکراوە، بەڵام هەچ کەسێک ژمارەی ئۆتۆمبیلەکەی بەهۆی نووسینەوە دابپۆشێت بێگومان تووشی سزا دەبێت و ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەردا دەگیرێت. ئەو گرتە ڤیدیۆیی کە ئەمڕۆ بڵاویان کردەوە 1-2 نووسینی تێدا بوو کە لە سۆشیال میدیا زۆر دەنگدانەوەی هەبوو. یەکێک لە نووسینەکان ئەوەیە کە لەسەر ڕقەمی سیارەکەی نووسیوەتی لاکەون برای زاوات. یەکێکی دیکە لە نووسینەکان ئەوەیە کە دەڵێ لێم گەڕێن مەشغوڵم، بۆ ئەوان ئاگاداری هاوڵاتیان دەکەنەوە کە بە هیچ شێوەیەک ژمارەی ئۆتۆمبیلەکانیان بەهۆی نووسین و هەر شتێکی دیکەوە بێ نەشارنەوە بۆ ئەوەی تووشی سزای یاسایی نەبنەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.